خەمخۆری ئێوەم لە قیامەتیشە ئەمە ئەبینن ئەوەی کە ڕقی لە ئێوەیە و دژایەتیتانەکاو ئەیەوێ ئێوە بەکار بێنێ بۆ بەرژەوەندی خۆی ئەوەیە پێتانەڵێ ئێوە ئازاد بن ڕوود ببنەوە و وەرنە دەرەوە با ئێمە بتان بین چێشتان لێ ببینین و دواتریش کە تااقەتمان لێتان نەما لە لەشفرۆشی خانەکان و باڕ و مەلهاکانمانە جێتان بۆ بکەینەوە هەر چەندە خوێندەواریش بن. ئافرەتانێک هەن خوێندنیان تەواو کردووە لە زانکۆ پەیمانگاکان ئێستا لە کافتریاکانە خزمەتەکەن. ئەوە ئەوانن دژی ئێوەن خوشکەکان من نین منەمەوێ پارێزراو بن لە ڕووی دینەوە و لە ڕووی ئەخلاقیشەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ تەماشای بەهشتم کرد زۆربەی خەڵکەکەی فەقیر بوو لە صحیح بوخاری و مسلمە و تەماشای جەهەنەمم کرد زۆربەی ئافرەت بوو. خوشکەکانم ئێوە قوربانی دەسی شەیتانەکانن لە ئینسان لە پیاوان قوربانی دەستی ئەو ئافرەتانن کە خۆیان بوونەتە لەشفرۆش بوونەتە بە دڕەوشت ئەیانەوێ ئێوەش وەکو خۆیان لێکەن. کردارەکانیان شاهیدە قوڕیان کرد بەسەری چەنداوە چەند کەسیشیان ماڵ وێران کرد. خوشکە بەڕێزەکانم دشتان نیم تێ بگەن لە قسەی من جوان سەرنجم بدەن من ئەمەوێ بەرەو جەهەنەم نەڕۆن چونکە زۆرتان ئەڕۆن ئەگەر بێت و بە قسەی ئەو لەشفرۆشانە و بە قسەی ئەو شەیتانە ئینسانانە بکەن لە پیاوان